هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵی شاری هەولێر بۆ بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە پێشوازیدا بوو لە مزگەوتەکان وتنەوەی سوودی ئاینی و لە نێو بازار و سەرقەڵاش بە سەڵاواتدان و بەخشینەوەی خواردنەوە و شیرینی ئەو یادا بەرز ڕاگیرا. هاوڵاتیان داوا دەکەن لەدایکبوونی پێغەمبەر درود خوای لەسەر بێت ببێتە هەوێنی ئاشتی کۆمەڵایەتی و دەشڵێن پێویستە لەسەر موسڵمانان کردەوەکانیان هاوشێوەی پێغەمبەر بێت و سونەتەکانی لە هەڵسو کەوت و ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. ڕۆژێکی پیرۆزە بەس لە هەمان کاتدا یعنی ئینسانی موسڵمان دەبی یعنی هەر نەک لەو ڕۆژەی یادی پێغەمبەری بکاتەوە صلی الله علیه و سلم دەبی لە هەموو ڕۆژەکان یادی پێغەمبەری بکاتەوە صلی الله علیه و سلم یعنی یادکردنەوە چییە؟ یعنی سونەتەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم نوێژ سونەتەکان ونیا یعنی ئینسانی موسڵمان دەبی ڕۆژەکان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بیربی نەک هەر ئەو ڕۆکە یعنی ئەو ڕۆکە و قەیناکە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەس ڕۆژەکان کەش سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تطبیق کە ئەوە دەکات و هەم ڕۆژێ یاری پێغەمبەرت کردەوە صلی الله علیه و سلم. هەر کەسەوە بە شێوەیەک خۆشەویستی خۆی دەردەبرێت بە ئەم ڕۆژە پیرۆزە ئێمەش وەکو کۆمەڵی قورئان خوێنانی کوردستان لای هەموو ڕوون و ئاشکرایە ڕۆڵێکی بەرچاو دەبین لەم بۆ نایەنە کە بەواز بێت شەشانی خۆمانی دەزانین ئەمە ساڵانە بیرۆکەی خۆمە و سیارە دەڕازن یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبی ڕنگدانەوە هەبی لە ژیانمان لە کاتی نووسینمان لە کاتی نان خواردنمان لە کاتی ڕۆیشتنمان لە بۆ ئیشەکانمان لە هەموو ژیانمان دەبی کاردانەوەی هەبی. بەڕاستی بینین لەدایکبوونی ئەو پیاوە نازدارە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه و سلم ئەمەی ئازاد کرد ئەمەی کردە خاوەنی دایک و باوک. وەفدێکی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەریش شانبەشانی هاوڵاتیان بەشداریان لەو بۆ نەبەرزەدا کرد و بە نیشانەی خۆشەویستی و دووپاتکردنەوەی وەفایان بۆ ڕێبازی پێغەمبەر درود و خوای لەسەر بێت وەسف کرد. ئێمە ئەمڕۆ وەکو مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بەشداریمان کرد لەو ئاپۆڕای جەماوەر و لە خۆشی دەربڕین لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه و سلم و هەروەها لەم ڕۆژەدا پەیامی ئێمە وەکو موسڵمان ئەوەیە کە هەمومان دەست بگرین بە ژیان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ بەختەوەریمان لە ژیاندا بۆ سەرکەوتنمان بۆ ئەوەی بتوانین زیاتر و زیاتر خۆشەویستی خۆمان دەربڕین لە بۆ ئەو سەروەرە چونکە ئێمە کاتێک کە دەست بە ڕێبازی ئەوە دەگرین زیاتر شکۆمەند دەبین زیاتر سەربەرز دەبین زیاتر کەسایەتی خۆمان دەبینینەوە بەهۆی ئەوەی کە دەستمان گرتووە بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ڕۆژی لەدایکبوونی محەممەد پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە ڕۆژمێری ئیسلامیدا دەکەوێتە 12 ڕەبیع الئەوەل لە کوردستان و جیهانی ئیسلامی ساڵانە بە چالاکی جۆرا-جۆر ئەو ڕۆژە یاد دەکرێتەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.